وەکوتم مامۆستا تریفە یعنی ئەم پیاوە ئەگەر قسەی بۆ نەکرێ باشە پیاوێکی کاسبە یعنی سپاس بۆخوا لە هیچ شتێکمان کەم نییە هەرچێک هەر پێداویستێ مناڵەکان داوای بکەن بۆیان ئەکا بەڵام شتێک بەدڵی خۆشەویستی هەیە لە نێوانتانە لێک تێگەیشتن و قسەکردن هەیە لە نێوانتانە ئەمانە هەیە بەڵێ بێگومان یعنی تۆی خۆشەوێت بەڵێ بە دڵنیاییەوە باشە چۆن ئاوا لە قسەی ماڵە باوکی بەم شێوازەی لێت نازانم یعنی ئەوە پرسیارێکە یعنی پرسیارێکی منە لەوانەیە هی هەموو ئەو خانمانەشەکە هەمان حاڵوەسی قەدانە نیشتی لەگەڵی قسە بکەن بڵێ بزانی بۆچی وایە با تێگەیشتن زیاتر هەبێ لە نێوانتانە ئەڵێ ئەوان دایک و خوشکی منن ئەوان کە سوکاری منن من ناتوانم ڕۆبەڕویان بۆ سمەوانێ من کە ئەوان قسەیەکم بۆکەن هەندێک کات ئەجزانێک کە ڕاست نییە ئەو شتانی کە ئەوان و توانە بەڵام باوەڕیان پێیەکە ئەڵێ ناتوانم پیان بڵم ئێوە ڕاست ناکەن ئەگەر چه ماڵی خەسوود واکەن تۆ بینی تۆ چۆنە لەگەڵ ماڵی خەسووتە لەگەڵ خەسوود لەگەڵ شەکانت بەخوا مامۆستاگیانوەکو بۆم باس کردی زۆر ڕێزیان ئەگرم یعنی هەر لە یەکەم دەقەوە هەستەکەم چاری منیان نەویستوە یعنی پیان خۆش نەبوو هەر لە یەکەم دەقەوە من هاوسەرگیری لەگەڵم کوڕیانە نازانی بۆ هیچ سەبەبێک شک نابم نازانم پێشترێکتان ناسیوە ینی باوتیان بەدڵ نەبووە پێشتر ئێوەیان ناسیوە ماڵی خەسوود نەوەڵا ئێمە هەر بێگانە بووین لەیەک ئێمە یەکترمان ناسی و بەهۆی ئێمەوەم خزمەتە دروست بۆ بۆیە یعنی هەمیشە ئەو شتە هەستی پێیەکەم کە ئەوان هەر لە یەکەم دەقەوە منیان بەدڵ نەبووە بۆیە هەمیشە ینی دشەکانم خەسووم من بەلاقی کوڕەکەی خۆیان نازانن یعنی پێی ئەڵەن تۆ ئێستا پێمان بڵێ سبینەیە چین ژنێکی ترە بۆ هێنین یعنی هاوسەر چێڵێت نا بۆ ئەو بابەتە بۆ بابەتی ژن هێنان تا ئێستا نەکەوتە دەژێر ئەو کاریگەری بڵێ ئابە قسەیان ئەەکەم وەچم بەڵام ئیتر مامۆستاگیانی ئەنی پیاوە ئەمڕۆ دوو سبەی هەر قسەی بۆ بکرێت و ئاوە بەردەوام مناڵەکانت تەمەنیان چۆنە گەورەن مناڵەکانت بەڵێ گەورەکەیانم 10 ساڵە بچووکە کەشیانم 4 ساڵە بەڵێ ئیتر ئەی بۆ مناڵەکانت چۆنە باشن وڵا بۆ مناڵەکانم زۆر باشە ینی بێدڵیان ناکات ئەی ماڵی خەزورت بۆ مناڵەکان چۆنن خۆشیانەوێن ئەیان کەنە باوەشینیان بۆکەن عەتف و سۆز و ئەمەیان بۆ دەڕەبڕن زۆر یانتر مناڵەکان هەستکەن کەمە ماڵی ننکیانە و زۆریان پێ خۆش بێ و زیاتر کوڕەکەمیان خۆش ئەوێت یعنی زۆر کوڕەکەم ئەلاوێنەوە و یعنی زۆر شانازی پێوە ئەکەن و بەڵام بۆ کچەکانم ئەو هەست و سۆزیان ینی هەستیان پێ کردو مناڵەکانیشم بەڕاستی لە بەرامبەریشا من خزمەکانی خۆم ماڵی باوکم هەمویان هەستیان بەو شتە کردووە هەستیان بەو ناڕەحەتی ژیانی من کردووە ئەوانیش بە جۆرێک لە جۆرەکان ئازارمەیان جارێکی تر ئەڵەن تۆ کەسێکی جێلی کەسێکی ساویلکەی کەسێکی فەقیریت قوبوڵی ئەەکەیت تۆ دەریان کە ئەم جارە ئەخر من چۆن دەری من دەرم نەکردوون ئاوا ئاژاوە دروستە بێت ئەیوەرە من دەریان کەم چی ینی هەر ژیانم لێ ئەشێت خاتون گیان طبعا تۆ کە ماڵی باوکت بەم شێواز ئەم قسانە ئەکەن خۆ جاری وە هەیسا من هەست بە تۆ کە مەزانم کە وەزعەکەی تۆ لە حاڵەتێکە ینی هەر بەجددی هەست پێ کە مەوەز نەکێشێت و کێشەی زۆرێک لە خاتونەکانەکەن ئەمە باسەکەن کە گرفتارن بەدەست ماڵە خەزوران و پیاوەکان ئەڵە عیبی نییە بەڵام لەگەڵ ئەوانە کە ئەوان قسەی بۆ ئەکەن ینی مە بەداخەوە مشتێک لە ناو کۆمەڵگەی کوردەواری ئێمەیە کە هەرچەنە ینی باشیش بووە معنی فەرقی کردووە لە 4 ساڵانی زووە بەڵام لەگەڵ ئەوەشە هێشتا هەرماوە ئەو تابینی نمونە هەیە و هەرماوە کە کەسێک ماڵی کەسێکی تروێرانەکە قسە واسیان بۆ چێش و چه خۆشیەک لەوە ئەبین بێت ینی ئەو دایمەنە و پرسیاراکەی بە چ چێژێک لەوە ببینن کە ماڵی کەسێکی تروێران کەن یاخود کە کەسێک عەزیەت بن بە قسەکانیان ینی نازانن کە بۆ نمونە قسەیەکی ناخۆش کوشتنی ئینسانێکە خۆ کوشتن هەرەوە نییە کە کەسێک سیلاحی بگرێ بە دەستێوکێ بکوژە جاروە قسەیەکی ناخۆش دڵبریندارکردن ناڕەحەتکردنی کەسێک ئەمانە هەمووی عەزیەتدانی کەسێک ئەمە لای خۆی گەورە زۆر گەورەیە ئەمە یەکێکە لە گوناحەکان کە گەورەیە کە تۆ کەسێک عەزیەت بی کەسێک ناڕەحەتکەی کەسێک بێتاقەتکەی ئەمانە گوناحن ینی هەر بەجددی ئەگەر لەخوا بترسن بزان ئەمانە کە گوناحێکی گەورەنی کردن بەرامبەر بە تۆ بەڵام لەگەڵ ئەوەیە من ینی پێچەڵم ئەمانە
لە ژیانتا بۆ شێوازە بژی بۆی لە بینی دوو ئەو شتانە بیعنی هەم ماڵە خەزوران هەم ماڵە باوکیشت کە پێتەڵەن بۆ قبوڵی ئەەکەیت و تۆ بۆچی ئەم هەموو شتە ناڕەحەتە قبوڵەکەیت و ئیهمالیان کە و هاتو چوان مەکە. طبعا توی سە لە بینی دوو شتایت یعنی بە قسەی ماڵە باوکە بکەی یان ماڵە خەزورانیشە کە بەم شێوازن ناسانم وڵا یعنی لەو تۆ ئێستا هاوسرت بۆ تۆ زۆر گرنگە